هیچ کاتێک دوژمنەکانمان چاویان بە ئێمە هەڵناتێ، هەر کاتێک کە ئێمە چاومان بڕیوێتە گەرەکمان بێت تۆزێک خۆمان بگرین وەکو کورد، کەسێک هاتە بە چەپۆک لێی داین و ئێمەی خستەیە. ئیسە لە کوردستانی خۆمانە تورکیا چی ئەکا بەم عالەمە؟ تورکیا چی ئەکا بەم هەموو مسڵمانە؟ تورکیا چی ئەکا بە وڵاتێک کە زۆرینەی دانیشتوانەکەی مسڵمانن؟ دار ئەبڕێ، دارستانەکان ئەبرێت کە لە قورئانە خوای تەعالا بە فەساد ناوی ئەبا، فەساد بە فیرعەونە فەرمێ فاسد، أفرمي ولا تبغي في الأرض الفساد ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. فساد لسرزوية مكن ودار مبرن أو پر مكنو أي باك بيس مكن أقاتن لأخوتان بأمام فسادا. آخر إيما خاكمان ولاتمان أم حكومتي تركيا براسي هراجيكا لەبیرمانە برا بەڕێزەکان، من زۆر جار ئەم قسەم لە خزمەتی عەزیزەکانمان دووبارە ئەکەم بۆ ئێمە خوامان هەیە، قەسەم بەخوا جگە لە خوا پشت و پەنامان خوا نەوێ کەس نییە، جگە لە خوا ئێمە کە هانای بۆ بۆین و ڕەحمان پێ بکا کەس نییە. بەڵام ئەگەر ئێمە خوایش لە خۆمان بڕەنجێنین، ئەگەر ئێمە خوا لە خۆمان بڕەنجێنین و خوا لە خۆمان تووڕە بکەین، خوایش ڕەحمان پێ ناکە. ئێمە برا مسڵمانەکان، ئێمەی مسڵمان سەیر بکەن ئەم فەسادە، فەساد چییە؟ گەندەڵی و فەساد کە لە سەردەویە بڵاوی ئەکات و ئەم پیاوە ئەم کەسە جەلادێک و خوێنموش و خوێن ڕێژێکی وەکو حکومەتی ئەردۆغان و ئەردۆغان. ئاخر بۆ ئێمە تاوانمان چییە؟ تخوا برا مسلمانەکان وەڵڵا زۆر گەڕیاوم لە ناو فارس، ناو عەرەب، وڵات هەموو شوێنێک، پاکستانی، هند، زۆرم بینیە لە ئەم کوردە دڵپاکتر و دڵ سافتر و مسڵمانەتر نییە. ئەوانش مسڵمان سەرسەرمان، بەڵام سەیر بکەن لە ئێمە چەند ئەو دڵمانە پاکە، چەند ئەو نیەتمانە پاکە، هەر ئەو نیەتی خۆمانەیە خوا ڕەحمان لێ ئەکا. داربڕین و ئاو پڕکردنەوە و ئەمانە هەمووی خەتەرە. پیسبوونی یەکێک لە ئەوانەی کە وەکاری فەساد کە خوای تەعالا فەرمی مەیکەن، کاتێک کە کەسێ دار ئەبڕێ ئاو پیس ئەکا، هەوا پیس ئەکا، زەوی پیس ئەکا، دۆنۆکسیدی کاربۆن زیاد ئەکا، ڕێژەی بە بیابانبوون زیاد ئەکا، زەوی وشکە بێتۆ زیاتر، گەرما زیاد ئەکا. واتە ئەم کەسە گەرەکێتی وڵاتی ئێمە بفەوتێنێ. خۆشی بە مسڵمانە زانێ. زۆر جار کاتێکە ڕەخنە لە ئیسلام ئەگرن، یەژن باشە ئەردۆغان بۆ ئاکاتە، ئەردۆغان خۆی بە خەلیفە ئیسلام و مسڵمان ئەزانێ بۆ وا ئەکا. ئەبێ ئێمە بێژین ئەوە بەناو مسڵمانە درۆکە لەگەڵ ئیسلامەتی و دینەکەی خۆیە، ئەو ڕاست ناکە لەگەڵ ئیسلامەتیەکەیە، ئەوە ئێمەی ڕاستەکەین. ئایا کەسێ لەگەڵ ئیسلامەتیەکەیە ڕاست نەکە ئەبێت تۆ ڕەخنە لە ئیسلام بگری؟ ئەگەر مسڵمانێ دزی بکە ئەبێت تۆ ڕەخنە لە ئیسلام بگری؟ نا، ئەوە پەروەردەکەی خراپە، ئەو دزی کردووە، ئەگینا کوشتن و دزیکردن و غەیبەتکردن و داربڕین و ئاو پڕکردنەوە لە ئیسلامی ئێمە حرامە. بۆیە برا بەڕێزەکانم، پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لە کاتێکا کە کۆمەڵێ لە هاوڵانی عەزیزی لە ناویانە جەعفەری ئامۆزای شەهیدە بێ، ئەفەرمێ ئێوە بڕۆن و حەقی مسلمان برا مسلمانەکانتان بکەنەوە، بەڵام ولا تقطعوا نخلا ولا شجرة ولا تهدموا بناء، نەکەن دار نەبڕن، خورما نەبڕن، ماڵتێک نەدەن. سەیر بکەن ئیسلامی ئێمە چۆنە، وڵاتێکە بە تەواوی مەعنا دژی ئێمەیە. برا مسڵمانەکانم، وڵاتی تورکیا زەیت بۆ ئێمانێرە، زەیت
ئەم زەیتە بیکە ناو مبەڕیدە بۆ ئەوەی کەوا ئەگەر زەیتە ئەگەر ئەمە زەیتە بیکە ناو مبەردە بۆ ئەوەی کە تەبعان نەبێ ئیش بکەوانە دوای 24 سەعات لە ئیشەکەوێ هەموو بوش و بڵبڕینی ئەوێ فرق دەی لە کارەکەوێ ئێوە تاقیب بکەنەوە جارێ ئای ئەمە زەیتە بۆ من و تۆ ێنێرێ وەڵڵاهی زەیت نییە ئەمە سەرەتانە لە باو باپیری ئێمە سەرەتانی غودەکەی بوو چیمان بۆ ئەنێرێ ئەم ڕۆنە زەیتمان بۆ ئەنێرێ ئەگەر تفەنگی پێچەور بکەی تەقە ناکەیت لە تەقەکرد نەکەوێ بەڵام خوای تەعالا جەلە جەلالوه ماعیدەیەکی داهاتە ئێمە نازانین ئەم ڕۆنە چۆن سەرفەکە خوا بە گەورەی خۆی ڕەحمان لێیەکە یعنی تفەنگ کڵاشینکۆف مزەلی ئەوەی کە ئێوە ئەیزان و ناوەکەی ئەزانن پێی چەور بکەیتر لە تەقەکردنەکەی و تەقە ناکە معقول ئەمە ڕۆنە ئاردمان بۆ ئەنێرێ ئارد ئەم ئاردەمان بۆ ئەنێرێ ئاردێکە لە وڵاتی تورکیا مەمنوع نایە بخورێ بەڵام ئەینێرێ بۆ ئێمەژی وڵاتمان کاول بۆ ئێمە خۆمان ئاردی خۆمان ناخۆین ئەو ئاردە ئەخۆین بۆ شەکرەدار هیچ سوودێکی بۆ شەکرەدار نییە بیخۆیت و نەیخۆی گوێک وایە ئەمە دوژمناتی نییە لەگەڵمانە تێکەڵکردنی ئارد و مادەی پیس و تەنانەت دوور بێ لە ڕووتان پیسی سەگ لەگەڵ ئاردەکە و بۆ ئێمە نێرێ ئێمەشەی خۆی دوای ئەوە تێکەڵکردنی ڕۆنی بەراز ئەمە هەمووی لە کوردستانی من و تۆ هەیە تێکەڵکردنی ڕۆنی بەراز لەگەڵ چەند شتێکی ترا بوو ئەوەی کەوا مناڵەکانمان بە ئاسانی فێری شت نەبن چاوی مناڵەکان زەعیف بێ مناڵ تووشی فقدان و زاکیرە زەهایمەت ببێ هەر بە مناڵی پیاوی وا بووە تەمەنی 89 ساڵ بووە بیرهۆشی زۆر باش بووە بەڵام مناڵێک ئیمڕۆ ئیمتیحانە دەرس ئەخوێنە بەیانە ڕاتە سەر ئیمتیحان هیچی لەبیر نەماوە ئەمە هەر هەمووی ئەو کارەکەی ئەو خواردنانەیە کە دوژمنەکانمان بۆمان ئێنێرێ لە ناویشیانە تورکیا جا بۆیە برا بە ڕێزەکانم ئێمە لەم ماوە یەکێک لە کەناڵە کوردیەکانی خۆمان ڕۆیشتە کارگە یەکێک لە ئەو ڕۆنانەی ئەو زەیتانەی کەوا لە وڵاتی تورکیا دروستەکرێ یعنی سەری سوڕ ئەمە باشە ئەمە چەند کیلۆ گوڵە بە ڕۆژە ئەم ڕۆنەی تیا ئەوێ کەناڵە کوردیەکە بێژەرەکە ئەیوت گوایە کیلۆی گوڵە بە ڕۆژە بە 75 سنت بۆ شەریکەکان تێ واتۆ بۆ ئەو بازرگان و خاوەن کۆمپانیاتێ کە بیکەنە ڕۆن کیلۆی بە 75 سنت تێ باشە ئەم پاساوە چییە ئەم کەناڵە کوردیانە ئەیکەن بۆ ئەم ڕۆنەی تورکیا والله وبالله برا بە ڕێزەکانم مادەی ڕۆنیشی تیانە ئەو شتانەی کە عەرزم کردنی ئێوە توان تاقیب بکەن و ئێوە تاقیب بکەن و بزان ئایا ئەمە ڕۆنە لەبەر خۆردای بنێن سەرقاپەکەی بکەرۆ بیخەرە بەر ئەم گەرمایی خۆرە جا دوایی بزانە ئایا ئەمە پلاستیکە یان ڕۆنە غازەکەی پێچەور بکە و دوو ڕۆژدای بنێ بزانە ئایا ئەمە پلاستیکە یان ڕۆنە ئەبێ بە ئەسپیرۆز یان ئەبێ بە نەوت لێی بکەیتۆ بەڵام خوای تەعالا جەلە جەلالوه ماعیدەیەکی چاکی بە ئێمە داوە ڕەحمی پێکردین ئەم پلاستیکە بە گەورەی خۆی سەرفیەکە بەڵام سەیر بکە تووشی چەند نەخۆشیمانەکە بۆیە برا بە ڕێزەکانم ئێمە تەنها خوای تەعالا جەلە جەلالوه خوا دۆستمانە و پشت و پەنا ئەگەر ئێمە لای خوا بەردەین و خوا لە خۆمان بڕەنجێنین و ئیتر جگەل لە خوا کەس دۆستی ئێمە نییە بەخوا ئێمەی موسڵمان برا خۆشەویستەکانم مادام کە دۆستمان نییە با ببین بە دۆستی خوا مادام ئێمە کە دۆستمان نییە با ببین بە دۆستی پێغەمبەر صلی الله عليه وسلم مادام ئێمە دۆستمان نییە با ببین بە دۆستی قورئان مادام ئێمە کە دۆستمان نییە با دۆستی یەکتری بین مادام کە ئێمە خۆشەویستمان نییە کەسێک نییە بێ بە ئاماها نامانەوە باوکێکی بەڕەحممان نییە با باوکی بەڕەحم بین بۆ یەکتری خواردنی کسپایر نەدەینە یەکتری خواردنی کسپایر بەداخەوە برا بە ڕێزەکانم
هەندێک لە بازرگانەکانمان خواردنی ئەکسپایرمان دەرخوارد دەدەن بەڕاستی ئەوانیشە ئەو کەسانیش لەگەڵ ئەردۆغانە یەک حەسابیان بۆ کرێ ئەمانە ئەوە مادەی ئیرهابە مادەی تیرۆرە مادەی خەتەریاتە ئێمەی موسڵمان تووشی ئەم هەموو نەخۆشی ئەبین معقولە کێکێک ئەدرێتە مناڵ کێک ئەو کێکەی کە ئەدرێتە مناڵەکانمان لەی نووسراوە خال من دهن الخنزير يعني عن دهن الخنزير أما روني برازي تانية آخر أما بو أنوسي لسري يعني أجر تانية بو أنوسي لسري منتجاتي إما روني برازي تانية أي بو أنوسي أجر تانية بو أنوسي بلام كاتيك فحصي أكن سيرا كان نقروني براز نقاوي بسرچو نك آردي بسرچو أكيتا أو كيكو بو إيما أنيرن تەنانەت هەندێ حەپیشی تێ ئەخەن ئەمە بۆ ئەوەی کەوا هەر کەسێ بیکا تووشی نەخۆشی سەرەتانی بکە ئەگەر کەسێ بڕاتە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی یا ڕەبی خوای تەعالا کەس پێویستی بەو خەسەخانە نەبێ یا ڕەب العالەمین ئەوەشی نەخۆشە و نەخۆش ئەو خەسەخانەی شفەی بدی ئەگەر کەسێ بڕاتە خەسەخانەی نانەکەری لە هەولێر ئەگەر کەسێ بڕاتە مستەشفای ئەمەل لە بەغا ئەو کاتە ئەزانێ کە ئێمە چەند داماوی ئەو کاتە ئەزانێ ئێمە خەومان لێکەوتووە و شتەکانی تورکیا بەکاردێنین ڕۆن و منتەجاتی تورکی بەکاردێنین و جا دوای تووشی نەخۆشی سەرەتانمانەکە بۆیە برا بەڕێزەکانم وەسیەت بۆ برایانی خۆمەکەم بۆ ئازیزانی خۆمەکەم بۆ هەموو برایەکی موسڵمان ئامان ئاگامان لە خۆمان بێ ئامان ئەم خواردنانە بەکار نێرین ئەگەر بەکاریشین تو خوا بەکەمی بەکاری بێنین بەڵێ بەدیلمان هەیە بەدیلی تر هەیە چۆن لە قەدیما بەدیل بووی سەرشەت جێگرەوەی هەیە لەوان لەو شتانە باشتر هەیە باوەڕ بکەن براکانم ئەگەر لێک بدرێتەوە یەک دبە زەیتی تورکی ئەگەر ئێستا بە 2000 دینار ئەیسێنی بۆ تۆ کە ئەیسێنی 50000 دینار لەسەر تەکەوی هەر دبە زەیتێ چونکە ماوەیەکی تر دوای چەند مانگە دوای چەند ساڵێکی تر تو ئەبێ 100,000 ڕۆژانە 100,000 بخەیتە سەر لاشە و تەندروستی خۆت واتە هەر دبە زەیتێک واتە 50,000 دینار بۆیە برا بەڕێزەکانم خوای تەعالا ئێمە لەو نەخۆشیانە پارێزە کە ئەم وڵاتانە گەرەکیان ئێمە تووشی ئەو نەخۆشیە بکەن خوایە ئێمە دۆستمان نییە تۆ دۆستمانی خوایە ئێمە دۆستمان نییە تۆ دۆستمانی خوا تۆش مالە نەڕەنجە یا ڕەب العالەمین خوا تۆش ڕەحم بەم گەلی کوردە بکە یا ڕەب یا ڕەبی ڕەحم بەم گەلی کوردە بکە یا ڕەب یا ڕەب العالەمین ڕەحمان پێ بفەرموو یا ڕەب یا ئەڵڵا لەبەر خاتی ناوە پیرۆزەکان و لەبەر خاتری تەواوی پێغەمبەران لە ناویشیانە پێغەمبەری آخر زەمان حەزەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم رحم بم قلي كردبك رحم بم قلي كردبك يا رب تو دوسماني كسمانية ايوه دوسمانن ايوه مالينا الرنجة يا رب العالمين اگر ايوه مالي برنجة مروا لك كيبكين كي الرحمن بيك يا رب يرحم بم قلي كردبك يا الله يا رب العالمين اوي حزك ام قنجانا نخوش بن اوي حزك منالا كان من نخوش وناساق بن خوال لكل يمان كانوا خوای لە کۆڵی ئەمەیان بکەیتەوە یا ڕەب العالەمین یا ڕەب العالەمین تۆ بەسەر هەموو شتێکا بەتوانای تۆ فیرعەون و لە ناودا تۆ قارون و لە ناودا تۆ ئەبوو لەهەب و ئەبوو جەهل لە ناودا تۆ ئەو گەورانەی قڕەیش لە ناودا خوا ئەم دوژمنانە ئێمە لە ناو بدە یا ڕەب العالەمین دوژمنەکانمان لە ناو بدە یا ڕەبی خوایە تووشی جەڵدەی دەماغ و جەڵدەی مێشک و لە ناو خوێنی خۆیانە بیانگەوزێنی لە کۆڵی ئێمەیان بکەیتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی ئەوەی چاوی بە ئێمە هەڵنایە چاوی کوێرکەی ئەوەی حەزەکەی ئێمە برسی بین هەژار بین داماو بین نەدار بین قەرزار بین خوایە لە کۆڵی ئێمەی کەیتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی شیفای تەواوی نەخۆشەکان بدە یا ئەڵڵا یا ئەڵڵا شیفای تەواوی نەخۆشەکان بدە ئەم دەم و چاوانە لە ئاگری جەهەنەم حرام بکە ئەم دەم و چاوانە لە ئاگری جەهەنەم حرام بکە یا ئەڵڵا یا ڕەب العالەمین ڕەحممان پێ بفەرموو ئامین